دیارە ئەمڕۆ وەک فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ ڕاپەڕین وەک یەکەم فەرمانگەی سنووری دارە ڕاپەڕین لە دوای وەزعی کۆرۆنا و دوای کەرەنتینە بڕیارماندا بایکۆتی داوام بکەین بەهۆی پێنەدانی موچەکانمانەوە بۆ خۆتان دەزانین ساڵی 2020 تا ئێستا هیچ موچەیەکی 2020 وەرنەگرتووە و هیچ ئاسۆیەکی ڕوونیش دیار نییە وەک وەزارەتی خوێنی باڵاوە نزیکەی 40 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە هیچ ئاسۆیەک دیار نییە بۆ وەرگرتنی موچەکانمان وەرنێوان حکوومەت و فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیاندا ئەرک و واجب هەیە وابزانم هەمووتان دەزانن ئێمە ئەرکێک خۆمان زۆر بەزیادەوە بەجێگیاندووە بەڵام ئەمە حکوومەتە ناوێ مافەکانمان پێ بدات جارە هیچ ئاسۆیەک نییە و بۆ دابەشکردنی موچەکانمان بۆیە قەرارمان وایە تا دابەشکردنی موچە داوام بایکۆت بکەین و هیچ بەرنامەیەکی ترمان نییە زیاتر تا دوای جەژن هەماهەنگ دەبین لەگەڵ دائیرەکان و فەرمانەکانی تری سنووری دارە ڕاپەڕین و بەڵنیایە و بڕیاریکردین ئەگەر حکوومەت هەر لەو سەرە و ڕێکارانەی بەردەوام بێت نزیکەی 40 ڕۆژە موچە دابەش نەکراوە هەمووتان دەزانن وەزعی فەرمانبەر چۆنە هاوڵاتیانیش بەعام نەکات فەرمانبەرمان هەیە لە دەرەوەی شار تا ئێستا بارەی بەنزینی پێنی حەزی لێ بۆ بەشدار بێت لەو بایکۆتە بەڵام پارەی ئەوەی پێنەبە کە بەنزین لە سیارەکەی بکات بێ لێرە بایکۆتی داوامەکەی بکە